لە بەنداوی دەربەندیخان و دەست پێ دەکەم کە دیارە بەهۆی بوومە دەرزەکەی 11 بۆی لە کاتی خۆڕامان گەیان کە تووشی کۆمەڵێک زیان بووە، بەڵام دوای ئەو لێکۆڵینەوە و دیراستانەی کە لەلایەن تیمەکانی ئێمە و هەندێک تیمی عراقی و تیمی بیانیش کە کەشفی بۆ کراوە کە بەڕاستی مەترسیمان لە بنەکەی هەبوو، بۆمان دەرکەوتە نزیکەی 48 سانتیم ئەم بەنداوە دابەزیواتە ڕۆچوە و 10 تا 20 سانتیمیش جوڵاوە بەرەو لای ئاوەکانە بەرەو خوار کە هەمیشە تەسەور دەکرا بەرەو خوار جوڵاوی، بەڵام بە پێچەوانەوە بەڕاستی بابەتێکی مەترسیدارە، چونکە خوا نەخواستە ئەم بەنداوە بڕ و خێوێڕای زیانێکی زۆر ینی بە سەرچاوەی ئاو دیارە زیانی گیانیشی لێ دەکەوێتەوە لە خوار بەنداوەکە بیگرە هەتا حەمرینیش، بۆی کە ڕای گشتی هەموو بیزانێ. ئێمە هەر لە سەرەتاوە دیارە لە هەموو وردەکاریەکان ئەنجومەنی وەزیرانمان ئاگادار کردوێتەوە. لە هەمان کاتدا ئێمە بە حکمی ئەوەی کە بەنداو سیادیە هەموو کۆتا راپۆرتمان سەبارەت بە هەموو وردەکاریەکان ئاراستەی حکوومەتی عراقی کردووە و کۆتا راپۆرتی خۆشمان سەبارەت بە هەموو وردەکاریەکان داومانەتە بانقی نێودەوڵەتی کە ئەوانیش هاتوون کە بەڕاستی بابەتەکەیان بینیوە، بڕیاریان داوە کە هاوکارمان بن بۆ ئەوە کە زیانی گەورە نەکەین.